لە ماوەی 29 ساڵی ڕابردوودا و پێکهێنانی نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ سێکتەرەکانی ژیانی ئاسایی ڕۆژانەی هاوڵاتیان نەک نەتوانراوە بەرەو پێشچوونی ئاسایی بەخۆ ببینێت، تەنانەت ساڵ بە ساڵ ڕوو لە داڕوخان و خراپبوون هەنگاو دەنێت. ئەگەر جاران چەند سێکتەرێکی دیاریکرا و گرفت و کێشەیان هەبوو بێت، ئێستا هەر لە بژێوی ژیان و موچە و سێکتەرەکانی پەروەردە و تەندروستی و هەروەها بەهۆی باڵادەستی حزب لە دروستکردنی قەیرانەکاندا سێکتەری دادگاکانیش لەو قەیران و دارمانانە بێبەش نەبوونە. طبقات دروست بووە، ینی چینی طبقات بوون منیان زۆر خەڵکەکەی زۆر هەژارە یاخود خەڵکێکی زۆر دەوڵەمەند و ملیاردێرە. ئەمەش بۆیە وای کردووە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوەندەی لە بیری گیرفانی خۆیاندان، ئەوەندە لە بیری بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستاندانی. سێکتەری پەروەردە سێکتەرێکی وێرانە، هەر هەمووی بەرەو ئەهلی و هەروەها بەرەو کۆمپانیای تایبەت دەچێت قوتابخانەی ئەهلیدا دەمەزرێنێ، لە قوتابخانە دەڕوا بۆ جامیعە. وەروە سێکتەری تەندروستی ئەوەندەی بیر لە بەرژەوەندی مەسوولە حیزبیەکان دەکرێتەوە لە سێکتەری تەندروستی. ئەخۆم ئەم مەسوولەی حیزبی چەند قازانج دەکات لە بەرژەوەندی خۆی، چەند دەرمانێک دێنێتە هەرێمی کوردستان بێ ئەوەی ڕەچاوی کوالێتیەکەی بکرێت چۆن نییە. و هەروەها لە خزمەت گوزاریەکان هەمووی هەرێمی کوردستان بەرەو وێرانە دەڕوا لە زۆری ینی سێکتەرەکانی تر. بۆ نمونە ئێمە ئەگەر بین سەیرێکی دەسەڵاتی دادوەری بکەین لە هەرێمی کوردستان و داواکاری گشتی بکەین، هەمووی لە ژێر پرسیارە لەبەرەوەی دەسەڵاتی دادوەری و هەروەها داواکاری گشتی دادگاکان هەر هەمووی تەسلیمی حیزب بووە. بەهۆی دروستکردنی قەیران و گرفتەکانەوە حکوومەت بە فرسەتی زانیوە زۆرینەی سێکتەرەکانی ژیان ڕادستی کردی تایبەت بکات کە زۆرینەی سەربا حیزب و بەرپرسەکانیانن بە جۆرێک بە ڕێژەی لا ١٩٠ لەو گرێبەستانە لە بەرژەوەندی کردی تایبەتدان هەر لە خاڵە سنووریەکان ڕابگرا تا ئاڵوگۆڕی دراو لە بانکە ئەهلیەکاندا کە حکوومەت نەیتوانیوە لە ماوەی 8 کابینەی ڕابردوودا چارەسەریان بکات. دۆخی دارایی بە شێوازی کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک کردووە کە ڕۆژ بە ڕۆژ ئاستی ناڕەزایەتیەکانی خەڵک وەگلەی خەڵک لە شێوازی حکومڕانی و لە دامەزراوە جیاوازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەنگەکە بەرزە بێتەوە. بۆیە بەدیدی ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازیەکی ڕیشەیی لە هەموو سێکتەرە جیاوازەکان بکات. هەر کەرتێک لەو کەرتانە کە تۆ دەستی بۆ ئەبەی بە شێوازێک لە شێوازەکان ڕێکخراوە بەداخەوە ئاسەواری خراپی لێکەوتۆتە و دەرەنجامی خراپمان بەدەستێنەوە کە ئێستا ئەبینین حکوومەتی هەرێمی کوردستان دوای 30 ساڵی حکومڕانی ناتوانێت لە کاتی خۆیدا موچە بۆ فەرمانبەرانی باڵێن دابین بکە. کەرتی تایبەت بە شێوازێک لەلایەشتر کەرتی تایبەت بە شێوازێک مشارەکەی پێکراوە لە هەرێمی کوردستان کە ئەو گرێبەستانی لە نێوان کەرتی تایبەت و لە نێوان حکوومەت کراوە گرێبەستی زۆر ناهاوسەنگن. ئەکسەریەتیان نەتوان بڵێم ١٩٠ بە مەسلحەتی کەرتی تایبەت کراوە. ئەگەر لە ڕابردوودا تەنها چەند میدیایەکی ناوەخۆیی و بەشێک لە هاوڵاتیان هەستیان بەو نادادگەری و بێباکەی حکوومەت کردبێت، ئێستا گەندەڵی و بە هەدەردانی پارەی ئەم هەرێمە نەک لەسەر ئاستی عێراق بگرە لەسەر ئاستی ناوەندە جیهانیەکانیش باسی لێوە دەکرێت کە ئەمەش بە ناشرینکردنی قەوارەی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهان لە داهاتوودا دەشکێتەوە. هۆکاری ڕێکنەکەوتنی هەرێم و بەغداش بۆ ئەو گەندەڵی و بێسەروبەریە دەگەڕێتەوە لەبەر ئەوەی هەرێم ناتوانێت دەست لە دزی و قاچاقچێتی هەڵبگرێت و چاکسازی ڕیشەیی بکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.